بینەرانی بەڕێز لەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان و فەزای ئازادی لە هەرێمی کوردستان. زۆر جار زۆربەی ڕۆژنامەنووسان گلەی لەوە دەکەن کە لە هەرێمی کوردستان ئازادیەکی ڕەهانیە بۆ کاری ڕۆژنامەنووسی و بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ دەستەڵات ڕوبەڕووی یەک دەبنەوە. لە بەرامبەردا زۆر جار لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە گلەی زۆر لە ڕۆژنامەنووسان دەکرێت و باس دەوە دەکەن کە حکوومەت بۆتە قوربانی دەستی بەشێک لە ڕۆژنامەنووسان. بەو پێی زۆر جاران ڕۆژنامەنووسان بەدەر لە ئیتیکی ڕۆژنامەوانی زانیاری ناتەندروست بڵاو دەکەنەوە. دیارە لە ساڵی 2013ەوە پەرلەمانی کوردستان یاسای مافی بەدەستهێنانی زانیاری پەسەند کرد، بەڵام دوای 3 ساڵ تێپەڕینی 3 ساڵ لە پەسەندکردنی ئەو یاسایە کە زۆربەی حزب و لایەنە سیاسیەکان بە دەستکەوتێکی گەورەیان دەزانی، بەڵام تاوەکو ئێستا وەکو دەبیندرێ ئەم یاسایە وەک پێویست نە لەلایەن ڕۆژنامەنووسانەوە کاری پێکراوە و نە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوەش جێبەجێکراوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر حاکم ئازاد حەمەدەمین نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەگەڵمانە. لە شاری سلێمانیەوەش ڕەحمان غەریب ڕێکخەری سەنتەری میترۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم. پێم باشە سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم. جەنابی حاکم، ئێستا ئەو بارودۆخی کە هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە بە تایبەت ململانەی حزبەکان دەزانرێت کە میدیا کاری ڕۆژنامەوانی وەکو دەسەڵاتی چوارەم هەژمار دەکرێت. ئایا ئەم ململانەیە سیاسی کە لە هەرێمی کوردستانەوە وای کردووە کاری ڕۆژنامەوانی ئەستەمبێ و ئەرکی ڕۆژنامەوانیش ببێت بە بەشێک لەو ململانەیە سیاسیی کە لە هەرێمی کوردستان لە ئارادای و فەزای ئازادی لە هەرێمی کوردستان بۆ کاری ڕۆژنامەوانی زەحمەتتر ببێ؟ زۆر سپاس. بگومان فەزای ئازادی ڕۆژنامەگەری لە واقعی قانونی شتێکە مەوزوعێکە، لە واقعی تەطبیقی و پراکتیکی لە کوردستانە بابەتێک تکەیە. وەکو جەنابەت گوتت میدیا دەسەڵاتی چوارەمە و دەقاودەقیش بڕگەیەک هەیە لە قانونی ژمارە 5 دەڵێ دەسەڵاتی ڕۆژنامەوانی هیچ دەسەڵاتێکی بەسەرەوە نییە، دەرگاکان نەبێ. چۆن قەزا مستەقلەدا دەسەڵاتی ڕۆژنامەنووسی سەربەخۆیە، واتە ئەتراف پێکردو کە دەسەڵاتێکە. لە هەموو وڵاتێکە بێگومان ئازادەکان کاتێ بە یاسارک دەخرێن لەوێ ئەو بابەتی کە جەنابەت ئاماژەی بۆ دەکەی زیاتر پەیوەندی بە پراکتیک و بە واقعی ئەمڕۆی کوردستانەوەیە. من دەتوانم بە خێرایی ئەوە بڵێم کە بەداخەوە ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوو زۆر مناقەشەی ئیتیک و کاری ڕۆژنامەنووسیمان کردو. هەست دەکەم لە دەوری باسنەیەکی بەتاڵ لە هەمان بڕگە لە هەمان شوێن دەخڵێنەوە. بۆچی ڕۆژنامەگەری لە کوردستانە ئەگە تیۆریزێ بکەین وەکو دنیا نییە ڕنگ بێ. من هەمیشە ئەوڕایم هەبووە لە کوردستان لە وڵاتێکی بێدەوڵەت کە باگراوندێکی جیاوازیە لە گەمە قلەکانی دیکە تیۆریزێکی تایبەتی خۆی دەوێ. ڕۆژنامەگەری لە کوردستانە لە نێوان ئەوەی کە دەبێ خطابێکی هەبێ و لە نێوان ئەوەی کە پیشەیەکە دووشتی جیاوازن کە بەداخەوە ئەگەر تەماشای باگراوند بکەی باگراوەندی ڕۆژنامەگەری کوردی لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا وەزیفەیەک بووە، وەزیفەیەکی سیاسی و تەحەدێکی زۆریش ئەرک و مەسئولیەتێکی نیشتیمانی سیاسی بووە بۆ بەشداریکردن لە قەراری سیاسی لە مەسەلەی سیاسیدا کە ئەمە ئەم ڕنگدانەوەیە ئەم بەشێکە لە یعنی بەشێکە لەو مۆرک و خستەتانەی کە بەسەر ڕۆژنامەگەریەوە تا ئەمڕۆوە دیارە. لە کوردستانە ئەمە وای کرد، ئەم خستەتە وای کرد کە زۆربەی حزبە سیاسەکان، زۆربەی لایەنە سیاسەکان بەرنامەی سیاسی خۆیان خستە ناو سەبەتەی میدیا و تەنانەت حزبی سیاسی هەیە ئەگەر بێت و میدیاکەوی ڕۆژنامەگەریکە لێدا ببڕی هیچ شتێکی لە بەرنامەکەدا نامێتەوە. هەمووی بۆتە بەشێک لە ئەمە وای کردووە کە
مەسلەی مناقەشەکردن لەسەر ئازادیەکانی ڕۆژنامەگەری بێگومان ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتەکە گرنگە بەشێکە لە ئاماژە لە پێودانگەکانی پێوانەکردنی دیموکراتیزەبوونی حیاتی سیاسی وڵاتی ئێمە بەڵام باسکردن لە پیشە و پیشەیی بوون و ئەرتیکی کاری ڕۆژنامەگەری بەداخەوە ئەمە دەبێ بڵێم ئێمە لە کوردستانە تەنگژەمان هەیە و نەخسێکی زۆرمان هەیە لەگەڵ هەم ئەو کاران کەکراون ئەمە دەبێتە بەشێک لەو کارەی کە دەبێ تحدیاتی زۆر لە بەردەم ئەو خیتابە سیاسیەی کە جەنابتان باسی لەوە دەکەن کە تا ڕادەیەکی زۆر بۆتە تەنگەژە کاردانەوەی هەبووە لەسەر ڕایگەشتی هەرێمی کوردستان و ڕۆژنامەوان بە شێوەیەک لە شێوەکان لە خزمەتی ئەو سیاسەتە نەبووە کە یاسای ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراوە؟ ئەگەر لە من دەپرسی مێدیا لە ئەسڵدا کودرێن هەموو شتێک ئەسلی هەیە لە ئەسڵدا مێدیا نابێ خطابی هەبێ مێدیا لایەنێکی بێتەرەفە کاری ئەوەیە کە معلومات و زانیاری و هەواڵ بگنێتە خەڵک کە ئەمە حەقێکی مەشروعی خەڵکە هەم بزانێ چ دەقەومێ بەڵام سانسۆر دیاری نەکراوە لەو بەڵام ڕایەک هەیە کە لەبەرەوەی کورد تحدیاتی زۆری نیشتیمان لە بەردەما لەبەرەوەی کورد نەبووەتە دەوڵەت لەبەرەوەی کورد تا ئێستا لە بەردەم کۆمەڵێک معادلات و قیرانی ئیقلیمیشدا هەیە هەمیشە ڕۆژنامە نووسی کرد ناتوانێت مجارات بێ ناتوانێت دەستەوەستان بێ ناتوانێت هەڵوەستنەکە لە بەردەم قەزیە و پرسە نیشتیمانیەکاندا بۆیە دەبێ خێتابێک چەبێ بۆی بتوانێت مێدیاش بەشێک لە مەسئولیەتی ئەخلاقی نیشتیمانی خۆیدا بەشدار خێتابەکە دەبێت لە چوارچەوەی بەرژەوەندی گشتی بێ لە چوارچەوەی حیزبایەتی بێ ئەوەی لە کوردستاندا دەبیندرێ ینی زێدەتر مەفهومێکە کە زیاتر لە چوارچەوەی حیزبایەتی بیدیای کوردی کاری تێ بێگومان کاری مێدیا ئەگەر پیشە بێ و کە دەڵێن پیشەی بوون واتە کۆمەرێک ئەتیکەن کە هەمیشە لە هەموو دنیادا و کولە سەژمانشی پێنج داهاتووە بەڵێن نامە هەیە و ئەو موافقانی کە پەیوەندیان بەکاری بە شرەفیکای ڕۆژنامەنووسیەوە چ لەوەی ئایFG هەیە بۆ نمە ئێمە لە بروە دوا کۆنگرێدا پرسنمان کردووە زۆر دەستگاشن لە زۆر دنیاشێ دەکرێت دەستگایك بە خۆی پرانسی پێچێ بێ و مەواسیقێکی هەبێ بۆ ڕێخستنی کای ڕۆژنامەگەری کەویش بریتە لە زەختکردنەوە لە کۆمەڵک مەبادی گشتی ئەویش ئەوەیە کە ڕازگۆیی تێدا بێ مەوضوعەتی تێدا بێ دەخالەکە لە حڕێتی فرد و بتوانێت زانیاریەکان بە پێ پرانسپەکان بگەنتە باش کاتت پێدەدەمەوە جەنابی حاکم دەچمە سلێمانی لە ئێوەش بەڕێز ڕەحمان غەریب لەگەڵمانە کە ڕێخەری سنتەری میترۆیە بەڕێز ڕەحمان دیارە ئێوە ڕاپرسیەکتان کرد سەبارەت بە یاسای بەدەستێنانی مافی زانیاری دیارە پێشتر تەواوی حزب و لایەنە سیاسیەکان گلەیی ئەوەیان دەکرد کە هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی زانیاری ینی کێشێکی گەورەی هەیە خاوەنی یاسایەک نییە بەڵام وەکو دەزاندرێ لە ساڵی 2013ەوە پەرلەمانی کوردستان ئەم پرۆژە یاسایی پەسەند کرد لە ڕاپرسەکەی ئێوە وەکو ئێمە ئاگادار بووین کە موکوڕێکی زۆر بەدی کرا هەم لەلایەن ڕۆژنامەوان کە ئەرکی کاری ڕۆژنامە نووسی ئەنجامدا و بۆ بەدەستخستنی زانیاری و تەنانەت هەندێک کەم و کوڕیژ لە حکوومەت هەبووە لە هەندێک لە وەزارەتەکانی حکوومەت کە هەماهەنگ نەبوونە لەگەڵ ڕۆژنامە نووسان تا زانیاریان پێ بدەن ئەوەی کە زۆر گرنگ بوو لەو ڕاپرسیەدا ئێوە لە دەرەوەی کۆنگرە ڕۆژنامەوانیەکە باستان نەکرد چی بوو چی سەرنجی ئەوەی ڕاکێشە لەم ڕاپرسیەدا بەڵێ زۆر سپاس ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە مۆزوعی مافی بەدەستێنانی زانیاری ئەو یاسایی کرد لایەن پەرلەمانی کوردستانەوە دەرچوو بێگومان زۆربەی کوتلە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستان پشتیوانیان لەم یاسایە کرد و مجتەمەعی مەدەنی پشتیوانی لێکرد ڕۆژنامە نووسان لەگەڵ چەند سەرنج و تێبینیەک پشتیوانیان لێکرد یەکێکە لە یاسا دەگمەنەکان لە ناوچەکە لەبەرەوە یەکێک لە یاسا باشەکان وانە ئێمە وتمان یاسا دەرکردنی یاسا بەس نییە بەڵکو چاودێریکردنی یاساکە جێبەجێکردنی یاساکە مەرجە بۆ ئەوەی بتوانین بڵین یاسایەکی باشمان هەیە و لە هەرێمی کوردستان جێبەجێکرێ بە تایبەتیش بێگومان
ئێمە لە بارودۆخێکین لەگەر سەرنجت دابێ هەر لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان و بگرە تا حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی مەدەنی هەر هەموو بڕیاری ئەوە دراوە یاخود ئەویان ئیعلان کردووە کە شەڕ دژی گەندەڵیەکەن شەڕکردن دژی گەندەڵی پێویستی بە ڕوبەرێکی فراوانی دەستەبەرکردنی شەفافیت هەیە ئەم شەفافیەتە یەکێکە بێ پێم وایە لە چەکەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەڕکردن لە گەندەڵیە شەما بێگومان بە جێبەجێکردنی یاسای مافی بەدەستێنانی زانیاریە توانین بەشێک لەم جەنگەمان باشە بە سەرکەوتوی ئەنجام بەڕێز ڕەحمان پەسەندکردنی ئەم پرۆژە یاسا لەلایەن پەرلەمانەوە ئامانجەکەی خۆی پێکاوە ئایا ئەوەی کە ویستراوە دەستە بەربووە لە کاتێکدا جەنابتان بازدەوە دەکەن کە ئەمە دەستکەوتێکی گرنگ بووە. بەڵێ بەڵێ یاساکە دەستکەوتە و یاساکە یەکێکە لە یاسا زۆر باشەکانی ئەم ناوچەیە بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە باسی لێوە دەکەم. بەڵێ قسە لە جێبەجێکردنە بێگومان وەکو وتمان ئێمە هەر دەرکردنی یاسا بەس نییە وەکو بێ عیبرەت لەوایە کە جێبەجێ بکرێ باشە ئێمە بڕیارمان ناوە جەنگی شەڕی یعنی حرب دژی گەندەڵی بکەین کە ئەم بڕیارەمان ناوە چەکەکانمان کووە کە وتمان شەفافیت وتمان جێبەجێکردنی یاسا و سەروەری یاسا وتمان پێدانی زانیاری بە هاوڵاتیان و کەشفکردنی مەلەفاتی فەساد و فاسدین لە هەرێمی کوردستان هەمووی ئەمە ئەتوانێت لە ڕێ چوارچێوەی یاسای مافی بەدەستێنانی زانیاری جێبەجێ بکرێ بێگومان ئێمە لانی کەم بۆ نیەتی ئەوەی کە ئێمە شەڕەکەمان دژ بە گەندەڵی لە هەرێمی کوردستان دەست پێ کردووە و بەمانەوێت ئەم شەڕەمان سەرکەوێ دەبێت لەم یاسایەوە دەست پێ بکەین ئایا فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چیان کردووە بۆ پێدانی زانیاری و کەشفکردنی ئەو مەلەفاتانەی کە ڕۆژنامەنووس هاوڵاتی توێژەرەوە لە هەرێمی کوردستان ئەیەوێ بێگومان ئەگەر تەماشایەکی ئێمە بکەین و بگەڕێنەوە بۆ ڕاپرسی کە سنتەری میترۆ کردوێتی زۆربەی ڕۆژنامەنووسان لێن سانەوە زیاترن دەڵێم یاسایە جێبەجێ ناکرێت زۆربەی لە سەتانەوەتی زیاتری ڕۆژنامەنووسان باز دەواکەن کە بەربەستەیە کاتنە فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە عەدا ئەوەی تەبعەن هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەک نین وەزارەتەکانی وەکو لە ڕاپرسیەکەی سنتەری میترۆ هاتووە وەزارەتەکانی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی تەندروستی وەزارەتی کشت و کاڵ سەرۆکایەتی هەرێمی ببوو لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەموو ئەمانە ئەو دەستگایانن کە لە ماوەی ڕابردووە بە پێی قسەی ئەو کەسانەی کە ڕاپرسیەکە شمولی کردوون پێیان وا بووە ئەم تا ڕادەیەکی باش ئەم وەزارەتانە زانیاریان ناوە بێگومان ئێمە پێویستمان بە وەزارەتی تریشە پێویستمان بە وەزارەتی ترە کە قسەی لەسرە پرسیار تەساؤل لەسەر مەوزوعی سامان و سەروەتی ئەم وڵاتە هەیە پێویستمان بەوەیە کە بزانرێ ئەو پرسیارانەی لای ڕۆژنامەنووسان دروستێ ئەو بەڵێ بەڕێز ڕەحمان تۆ باست لە کۆمەڵێک وەزارەت کرد کە هەمانجیان هەبووە لەگەڵ ڕۆژنامەنووسان بەشێکی دیکەی وەزارەتەکان هەمانجیان نەبووە لەگەڵ ڕۆژنامەنووسان پێت وایە هۆکارەکە بۆچی دەگەڕێتەوە لەلایەکی دیکەوە دەمەوێت بپرسم ینی بەشی زۆری لەو ڕۆژنامەنووسانەی کە داوای زانیاریان کردێ لە وەزارەتەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەو مافەیان بەکار نەهێناوە کە بە پێی پرۆژە یاساکە مافی ئەوەیان هەیە هەر وەزارەتێک ئەگەر هاوکاریان نەکە دەتوانن لە دادگا سکاڵەت تۆمار بکەن و ئەو حەقە بستێننەوە پێت وایە ئەمە بۆچی نەکراوە بەڵێ قسەکەت زۆر تەواوە لە وەڵامدانەوەی پرسیاری ئەوەی ئایا کە تۆ چوویتە وەزارەتێ یاخود جەنابی بەرپرسیە کە زانیاری نەداوە بە تۆ چووی بە پێی یاساکە داوای یاسایی قەیدکەی بێگومان نەخێر زۆربەی ڕۆژنامەنووسان باز دەواکەن نەخێر ڕۆژنامەنووسی ئێمە لەو ڕۆوە بێگومان شکڵێ لە کەم و کوڕی هەیە تەنانەت لە یاسای نەکەن مافی بەدەستێنانی زانیاری تەنانەت یاسای ڕۆژنامەنووسانیش کە پێشێرکاریە کە تونگوتیژیە کە یعنی یاساشکێنییان بەرامبەرە کرێمان ناچن پەنا بۆ یاسا بەرنەوە هەر بە پێی یاساکە داوای یاسایی قەیدکەن ئەمە کەم و کورتیەکە لە ناو هەموو
لە زۆربەی ڕۆژنامەنووسانە هەیە بێگومان ئەگەڕێمەوە بۆ مۆزوع و گرنگی دەستکەوتنی زانیاری لەم بارودۆخەی کە هەرێم ئیعلانی شەڕی دژی داعش و دژی گەندەڵی کردووە لەبەرەوە ئێمە پێویستمان بەم یاسایە زۆرە تەفعیلیکەین جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی سەرۆکی هەرێم جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من بانگەوازەکەم ئەوەیە ئێمە ئەگەر ئەعلانی حربمان کردووە دژی گەندەڵی و صادقین لەم قسانەی کە بە خەڵک ماوتووە وعدمان ناوە بە خەڵک فەرموو با لەم یاسایەوە دەستی پێکەین ئەم یاسایە کە هینێکی دەرگایەکی زۆر باشە بۆی بچینە ناو مەلەفی گەندەڵکاران دەرگایەکی زۆر باشە تاکو و زانیاری بدەین ڕۆژنامەنووسان ڕحمان ئەگەر ئێمە بەڕاشکاوی قسە لەسەر هەڵوێستی حکوومەت بکەین دیارە لەو بارەوە زۆربەی ڕۆژنامەنووسان گلەییان لە حکوومەت هەیە لەوەی کە هەماهەنگی باش لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکە بەڵام لای خۆی و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار لەلایەن بەرپرسانیەوە باس دەوە دەکات کە ڕۆژنامەنووسان ئەو فەزا ئازادیەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە ئەگەر ئەوان وەکو خۆیان باسی لەوە دەکەن لە تورکیا ئەم جۆرە فەزا ئازادیە نییە لە کۆماری ئیسلامی ئێران ئەو جۆرە فەزا ئازادیە نییە لە سووریا بە هەمان شێوە بەڵام لە هەرێمی کوردستان ئازادیەکی تا ڕەدەیەکی زۆر زیاتر هەیە زۆر جار ڕۆژنامەنووس ینی ئیستیغلالی ئەو ئازادیە دەکات لە بری ئەوەی زانیاری دروست بڵاو بکاتەوە زۆر جار ئاماری ناتەندروستیش بڵاو دەکاتەوە پێدوانیە ئەمە هۆکارێک بێت کە حەقیەت بدات بە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەندێک پرسی گرنگدا بۆ نمونە خەرجی شەڕی داعش تەنانەت کۆمەڵێک پرسی دیکە زانیاری تەواو دروست بە ڕۆژنامەنووس نەدا لەبەر ئەوەی زۆر جار ئەجندای حزبی دێتە نێوکاری ڕۆژنامەنووسەوە هەندێک مەسائلی گرنگ هەیە بێگومان پەیوەندی بە مۆزوعی بڵین ئازادی تاکە کەسەوەیە هەندێک قەزیە پەیوەندیدارە بە بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانیەوە کە من پێم وایە مۆزوعەکانی پەیوەندیدار بە شەڕی داعش و ئەسراری شەڕ و خوتەی شەڕ و مۆزوعی میزانیە و چەک و ئەم تفاقانە تۆزە مەسائلی تۆزە حساسن پێم وایە بێ تاکو ئێمە ئەم شەڕە کۆتایی پێێنین بلانی کەم تۆزێ دەست بپارێزین لە مۆزوعانە مۆزوعەکانی تر پێم وانییە مۆزوعی گەلێکی وابن لە بەرامبەر شەڕی گەندەڵیە لە بەرامبەر پیرۆزی شەڕی گەندەڵیە ئێمە دەمەوێت بە ڕاشکاوی وەڵام دەیتەوە بەڕێز ڕەحمان ینی ئەو میدیایانەی کە لە هەرێمی کوردستان هەن ئەو ڕۆژنامەنووسانەی کە من باس لە زۆرینە دەکەم خۆت دەزانی کە زۆرینەی میدیا لە هەرێمی کوردستان گرێدراوە بە حزبەکانەوە و لە ڕێگای ئەجندای حزبەکانەوە میدیاکان زۆربیان کارەکانی خۆیان بەڕێوە دەبن دەکرێت بەم میدیانە بە شێوەکی گشتی بڵێن میدیای دەستەڵاتی چوارەم بەرژەوەندی گشتی لە پێش بەرژەوەندی حزبایەتی ڕەچاو دەکەن بێگومان ئێمە سێ جۆر میدیامان هەیە لە هەرێمی کوردستانی کیانی حزبەکانە یەکێکیان هی ئەندام مەکتەبی سیاسی ئەم حزبەوە و حزب و جەریدە دەرەکات و ئەم کادری حزبی و کادری حزبی لەم حزبەوە و حزب جەریدە دەرەکەن و بە جەریدی سێبەری حزبەکان ناسراوە جەری بێگومان ڕۆژنامە هینێکی ئەعلامێکی ترمانەیە ئەعلامێکی سربەخۆیە و هیچ دەستێوەردانی هیچ حزبێک و هیچ بەرپرسێکی تیان نییە جیاکاری بکەین لە نێوان ئەوانە حەقا پێم وایە بڵین بەرنامە ئەوەی کە جەنابەت باسە کرد کە ئەعلامی حزبیە بەڵام ئەعلامی حزبی بێت و ئەعلامی سێبەری حزب بێت و ئەعلامی سربەخۆ بێ هەر ئەم سێ ئەعلامە هەرسێکیان بە پێی یاسا تۆ ناتوانانی حەجبی معلومە بکەی لیان بە پێی یاساکە بێ ئەوانەی کە ئیجازەیان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕۆژنامەنووسن و لەو دەستگایانە کارەکەن تۆ ناتوانانی لەبەرەوەی سەربەم حزبن و بۆ حزبن و یەزانیارەکە بە هەڵا یاخود بە نازام چۆن بەکارهێنن تۆ حەجبی معلومە بکەی لی پێم وایە لەو کاتا بێ پەنا ببرێ بۆ یاسا لە دەستکاریکردنی معلومەکە یاخود هەڵە بەکارهێنان و بەکارهێنانی معلومەکە بۆ بەرژەوەندیەک و بۆ مەوزوعێکی تر زۆر باشە دەگەڕێمە وڵات بەڕێز ڕەحمان دێمە لای بەڕێستان جەنابی حاکم ئازاد ئێوە من دەبێ ڕقسەتم دەی لەسەر یاسا بەرزستانی زانیاری بە خێرایی هەندێ ڕای بدانی بگەمای ئێمە لەگەڵ یاساکە من لە بدایەتەوە تا ئاخری تا دەرچووە لە کاتخۆ من دەبێ یەکێک لە کارباشەکانی خولی ڕابردی پەرلەماندا دەدنێم کە ڕێز دکتۆر سلام بایجی چەند جار سەدانی سەندیکای کرد
ئەم یاسایەمان ئێمەدا لیژنەیەک لە فدراسیۆن ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی و پرۆژێک ئامادە کرا لە هەموو وەکو ڕقەمیان درایە دوای تۆمی مندەل یەکێکە لە خەبیرە نێودەوڵەتیەکان لە مرکزی قانون و دیموکراتیەت بەپی ئەو راپۆرتی کە 50 لاپەڕەیە ئێمە تەمەەن انگلیزەکەی لەم ڕۆژانە کوردیەکەی بڵاو دەکەینەوە چەندەوان داوامان لێ دەکەن عەربیەکەش بڵاوکەینەوە لە 150 نقطە ئەم یاسای 98 خاڵی بەدەستێنەوە کە ڕەنگە تەفاسیلەکەی دوای ناتوانین لێرە باس بکەین لە ژمارەی تەسەسولی 28 داوەتێ لە نێوان 95 دەوڵەت واتە ئەم یاسایش باشە ئەوان کوی دەکەنەوە لە هەندێک خاڵ کە هەندێک ئجراعاتی تێدایە بۆ نمونە ئجراعاتی داواکردنی زانیاری زۆر مختصرە ئەوان ئەوەی بەدەبینن و ئەوان پێیان وایە کە ناکرێت لیژنەیەک بەناوی لیژنەی دەستی مافی مرۆڤ مەسئولی بێت لە هەموو دنیادا مەشەڕع لیژنەی ڕقابی تایبەتی بۆ دروست کردووە بۆ متابعکردنی خەلەل لەم یاسایەدا چییە من بەڕای من ئەمەش تەمان بەشێکە لە مزایدات سیاسی لە کات خۆی تا یاسایەکە دەچوو شەو ڕۆژ باسیەوە دەکرا کە ڕۆژنامەنووسێکی لە مشکلەکانیان یاسایەکەی نەبوونی یاسایەکەیە کە یاساکە دەرچوو قەپیلێکرا پەرلەمان کە جێتێکی ڕقابیە لەسەر تەنفیزی قانونەکان ئەوەندەی خەریکی مۆزوعیت کە بوو نهات متابعی یاساکان ئێستاش زۆر وەزارەت لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان وەزارەتەکان بێگومان بەپێی یاساکە دەبێت لیژان دروست بکات لەناو هەموو دائیرەیەک مۆزەفی تایبەتی بۆ دروست بکات دەبێ تعلیمات لە ناو ئەنجومەنی وزیرانەوە بەڵام ئەوە نەکراوە چۆن ئەمە یاسایەک کاکەمەڕان ئەم یاسای ساڵی 2013 دەرچوە ئێمە لە ساڵی 2016 من پێم وایە ئەم یاسای ئێستا یاسایەکی مردووە بە چ بەڵگەیەک دوو بەڵگە هەیە بۆ ئەوەی بزان قانونەکە ئەکتیڤیاننا ئێستا یاسای ژمارە 5 یاسا ئەکتیڤە بە بەڵگەی ئەوەی بەدەیان کەیس بە سەدان قەرار لە محاکمی کوردستان بە پێی یاسای ژمارە 5 دەرچوون تا ئێستا یەک سابقەی قانون لەسەر یاسایان نییە دوو ئەم یاسایە بێگومان بەمو خەڵکە بەڵام بە ڕۆژنامەنووسان هەم کەس گرنگتر کە چکە کەرەسەی کاری ڕۆژنامەنووسی زانیاریە بەداخەوە ڕۆژنامەنووس وەکو عەبدوڕەحمان گوتی دەبێت نایە زۆر جار نایە لە حەقیقەی خۆی پێچتەوە ئەم یاسایە ئەوەی داوە حەقی داوە بە تۆ لە ماوەی دوای 7 ڕۆژ ئەگە هەر دەستگایەک جواب نەداتەوە بچێت لە محکەمە شکایەت بکە واجهاتی تاعنی قەراراتی بۆ دانەوە تا دەگاتە محکەمەی تەمیز تا ئێستا نە کەسێک شکایەتی کردووە و نە کەسێک چۆ بەڵگێ گەشتۆتە محکەمە چونکە تۆ لە یاسایەکە کە تەطبیق کرا ئەو وەختی بە قەراراتی محکەمە دەزانی چەند سەغەرە لە قانونەکە زۆر باشە دیارە سکاڵا هەبووە پێم وایە بە پێی ڕاپرسەکەی سنتەری مترۆ کۆمەڵک ڕۆژنامەنووس سکاڵای تۆمار کردووە بەڵام ڕێژەی ئەوانەی کە سکاڵایان تۆمار نەکردووە و بە دوواداچوونیان نەکردووە زۆر زیاتر لەوە پرسیاری من لێرەدا ئەوەیە ینی سەبارەت بە میدیاکان ئەرکی ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستاندا ئێوە زۆر جار قسە لەسەر مافی ڕۆژنامەنووسان دەکەن سنتەری مترۆ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان داکۆچی لە مافی ڕۆژنامەنووس دەکەن بەڵام هیچ جارێک جێبیستی ئەوە نابین کە داکۆچی لە مافی وەرگر بکەن بۆ نمونە زۆر جار بۆ خۆم جێبیستی ئەوە بوومە لە هاوڵاتیان کە میدیاکان کاری ڕۆژنامەنووسان بە عاقارێکدا ڕۆیشتووە زۆربەی جار دڵە ڕاوەچێ لە ڕێگای میدیا و کاری ڕۆژنامەنووسیەوە بە گوێی بە چاوی بینەر بە چاوی وەرگر دەدرێت کە تا ڕادەیەک شیرازەی ژیانیشیان تێک دەچێت و زانیاری ناتەندروست بڵاو دەکرێتەوە ئێوە وەکو سندیکا و تەنانەت پرسیارەکەشم بۆ سنتەری میترۆشە ئایا ئێوە لەگەڵ چیتان کردوو بۆ سندنەوەی مافی وەرگر و داکۆچی بکەنەوەی کە پێویستە ڕۆژنامەنووس دەبێ زانیاریەکانی تەندروست بێ بە پێچوانە چی دەکەن ئەگەر تەندروست نەبوو بێگومان وەرگر مەتەڵەقیە ئێمە وەکو سندیکا مەسئولین لە ئەوەی کە معلومات دەدا کە ڕۆژنامەنووسانە ئەمەش دوو مەزوعی جیاوازە قسەکردن لەسەر ئازادیەکانی مێدیا ئێمە لیژنەیەکمان هەیە لیژنەی داکۆچی و چۆن سنتەری میترۆش راپۆرتی خۆی ساڵانە بڵاو دەکاتەوە مەوزوعی پیشەی بوون ئێمە کە باسی پیشەی بوونەکەن مشکلی گرفتی ئێمە کە گوتم تەنگژەیەکمانێ بەڕاستی ئێمە لە مەسلەی ئەم مەسلەی کە نەگەیاندنی زانیاری ڕاست و دروستە ئەمە پیشەی ڕۆژنامەنووسی لە کوردستانە دەخاتە ژێر پرسیارەوە بێگومان گرفت و شکالیاتی زۆر هەن یەک لە شکالیاتەکان ئەوەیە بەداخەوە لە کوردستانە لە ماوەی ساڵانی ڕابردوو وەک گوتم هەموو حزبە سیاسەکان بەرنامەی سیاسەکان لەناو سەبەتەی مێدیادانا و ئەوەی تەنانەت زۆر جار مێدیاکارانیش بوونە زەحیەی حزبەکان وەلایەنی سیاسەکانی دیکە
کاری مەوزوعی قسەکردن لەسەر گەرانتی ژیان و ڕۆژنامەنووس کە چۆن دەژی و مسلەکانی ژیانی مۆزوعێکە قسەکردن لەسەر ئازادەکانی مێدیا بێگومان مۆزوع شکەیە مەبەستی پیشەیبوون و پرۆفشنالبوونی کاری ڕۆژنامەنووسی خەتەر و گرنگە و پەیوەندی بە ئاشتەوایی کۆمەڵایەتێ چونکە هەموو ئەو زانیاریانێک کە دەیدەن بێگومان پەیوەندیان بە هەموو پرۆسیسی سیاسی لە وڵاتەکەی مەدا هەیە. ئەم مەوزوعی کە زۆر جا مناقشە لەسەر دەکرێت هەندێکی پەیوەندی بەجارێک کە ڕێکخستنەوەی پیشەی ڕۆژنامەگەریە لە کوردستانە کە ئەمە یەکێک لەو تەحدیانەی کە دەبێت لە داهاتوودا لە مناقشەکردن و لە ڕیفۆرمکردنی یاسای ڕۆژنامەگەری قسە لەسەر بکرێ و دوو هەندێ بەداخەوە تا ئێستا ئیلتیزامات هەم لەلایەن ڕنگ بێ مشکلەکەمان زیاتر قانونیە هەم حکوومەتی زۆر جار هەندێک نێتوانیوە تەواو ئیلتیزام بە هەموو معایرە قانونیەکان کە هەم دەستگاکانی ئەلامیش زۆر زامیان نەکرد بۆ نمە بەڕگەیەکی زۆر بەسیت کە ئێمە بەداخەوە نزا لێک حاڵی نابین کاری ڕۆژنامەنووس لە دنیادا وەکو کرێکار وایە وەکو کرێکاری لای ڕەبالعەمەلێک کار بکات عەقدێکەیە ئەم عەقدا ژیان و گوزەرانی هەموو شتێک تەحدید دەکات لە یاسای ژمارە 35 بڕگەیەکی ئاشکرا هەیە کە ئیلتیزامێکە بەسەر هەموو دەستگاکانی ئەلام مێدیاکان دەبێت گرێبەند لەگە ڕۆژنامەسەکەم ئەمڕ گرێبەندە بێنە سندیکای ڕۆژنامەنووس زۆر باشە دیارە زیاتر قسە لەسەر ئەوەیە کە کاری میدیایی کاری پیشەیە وەکو کرێکارێکە کار دەکاتن بەڕێز ڕەحمان دوا پرسیارم ئەوە دەبێت دیارە کاتی پرۆگرامەکە بەرەو کۆتایی دەڕوە دەمەوێت بپرسم زۆر جار ینی هەر کەسێک هەر دەستێ بابەتێک بڵاو دەکاتەوە شتێک دەنووسێ ڕایەک تەنانەت لە فەیسبووکیش دەنووسێ ناو لە خۆ دەنێ ڕۆژنامەنووس ڕۆژنامەوان ئەوانەی کە زێدەتر ینی من دەمەوێت بەڕاشکایی وەڵامی ئەو پرسیارە بدرێتەوە ئەوانەی زێدەتر کە بەرگری لە ئەجندایەکی حزبی دەکەن بە دەر لە ئەجندای گشتی ئایا ئەمانە ڕۆژنامەنووسن یاخود نووسەرێکن لە چوارچەوەی ئەجندای حزبی کاریان لەگەڵدا دەکەن خۆی ئێستا تعریفی ڕۆژنامەنووسیش گۆڕانکاری بەسەرا هاتووە پاش ئەم تەتەوڕە زۆر فراوان و گەورەی کە تەکنۆلۆژیا هێناوێتێ پێشەوە و بڵێن تەکنۆلۆژیای معلوماتی هێناوێتێ پێشەوە لەبەرەوە هەر کەسێک دەتوانێت جەریدەیەکی ڕۆژانەی بۆ خۆی هەبێت لە ئینتەرنێت بۆ نمونە هەواڵ بڵاوکاتەوە هەواڵی گەڕەکەکەی بڵاوکاتەوە هەواڵی شارەکەی بڵاوکاتەوە بێگومان جیاوازی هەیە لە گەڵ ڕۆژنامەنووسێکی پرۆفیشنال بەڵام لە هەمان کاتاویش معلومە بڵاوکاتەوە وەکو ڕۆژنامەنووس چۆن معلومە بڵاوکاتەوە پێی یاساکە تەمان ڕۆژنامەنووسەوەیە کە لە دەستگایەکی ڕاگەیاندنیش بکە دەستگای ڕاگەیاندنی هەرێمی کوردستان دەستگا ڕسمەکانە من ویستم بگەڕێمەوە سەر مۆزوعێکی زۆر زۆر گرنگ لە یاسای کاری ڕۆژنامەنووسیا دوو مۆزوعە ماف و امتیازات ئێمە سەحافەی کوردستان سەحافیینی کوردستان بەداخەوە تەنها باسی امتیازاتەکەین باسی مافەکانەکەین باسی یعنی امتیازاتەکەین باسی واجباتی سەر ڕۆژنامەنووس ناکەین بەڕێز ڕەحمان دوا پرسیارم ئەوە دەبێتن ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە ئەو کاتێک کە ڕۆژنامەنووسێک لە سەنتەری میترۆ یاخود لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان وەکو ڕۆژنامەنووس مامەڵەی لەگەڵدا بکرێت ئەو کاتەی کە هێڵی سوور تەجاوز دەکات بێگومان هێڵی سوور بەپێی کاری ڕۆژنامەوانی لە کوردستاندا پاراستنی کۆمەڵێک پرەنسیپێ لەوانە پرسیینەتەوەی و نیشتیمانی ئەو کاتێک کە ڕۆژنامەنووسێک پێشەڵی ئەو بنەمایانە دەکاتن هیچ سیستەمێک یاسایەک شتێک هەیە کە ببێتە هۆکاری لێپرسینەوە لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسە هەردوو یاساکە یاسای کاری ڕۆژنامەنووسی یاسای مافی بەدەستێنانی زانیاری ئەو مۆزوعی تایە کە نابێ ببەزێنرێن بەڵام تەفسیرکردنی یعنی بەرژەوەندی نیشتیمانی و نەتۆیی لە منەوە بۆ تۆ بۆ حرەسەکەی بەردەرگاکەتان بۆ حاکمێک بۆ حاکمێکی تر جیاوازە شتێکی زۆر زۆر مەتاتیەکە لە هینەکە دانراوە لە ناو یاساکە دانراوە بەڵام لە هەموو کاتێکە لە هەموو مەرحەلەیەکە من پێم وایە دەبێت ئەگەر هەستکرا ڕۆژنامەنووس ئەم سنوورانەی بەزانوە ئەبێ بەپێی یاساکە مامەڵی لەگەڵ بکرێ و لە جگە لە یاساکە حەق نییە پەنا بۆ هیچ هەنگاوێکی تر و هیچ ئوسلوبێکی تر ببرێ بۆ محاسەبەکردنی بۆ هێنانی بۆ
زۆر باش بەردەمدادگا ینی هەرە بێ بەپی یاسا جگە لە یاساکە حەق نییە هیچ تەجاوزێکی تر و هیچ ڕێکارێکی تری بەرامبەر بەکار بێت. پێم خۆش بوو زێدەتر قسە لەسەر کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بکەین بەڵام وەکو ئێوە دەزانن کات ڕێگەمان پێنادە زیاتر گفتوگۆ بکەین. بەڕێز ڕەحمان غەریب بەڕێخەری سنتەری میترۆ کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. جەنابی حاکم ئازاد حەمە ئەمین نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر سوپاسی بە ڕێزیشتان دەکەین کە لەگەڵمان بەشدار بووی. بیندەرانی بەڕێز ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستایی دەڤەری شنگال بە تایبەت شاری شنگال و داهاتووی شنگال وەک دەزاندرێت شنگال لە ئێستا بۆتە سیمبولی خەڵکی کوردستان و پاشەوەی چەکدارانی داعش بۆ ماوەی زیاتر لە ساڵێک توانیبیان ئەو شارە کۆنتترۆل بکەن پاش دوورخستنەوەی لە نانێزەکانی پێشمەرگەی کوردستان ئەو شارە بە تەواوەتی بردمان کراوە. ئێستاش لەگەڵ دەستپێکردنەوە وەرزی نوێی خوێندن و گەڕانەوەی ژیان کە زۆر جار بازدەوە دەکرێت کە بە شێوەک لە شێوەکان هەوڵ دەدرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ژیان بۆ شنگال بگەڕێندرێتەوە بۆ قسەکردن لەسەر تەواوی بارودۆخی ئێستایی دەڤەری شنگال و شاری شنگال شێخ شامۆ شێخۆ نیعمۆ سەرۆکی سنتەری کللتوری و کۆمەڵایەتی لالشوەر و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان شێخ شامەوە بەخێراتن بۆ باسی ڕۆژ دەخوازم دەستپێکی بپرسم ئایا ژیان جارێکی دن بۆ شاری شنگال بەگەڕیە یاخودنا؟ بەێ سوپاس بۆ وێ دیدارێ جارێ ئەس ئەندامی پەرلەمانی کوردستان ئێستامە نەیە پێشومە بۆ بۆرە دیارە هەفکارانی من وسا بە منیان بێژیان بەڵێ فەرموو خەم ناکە بەلێ بە شنگال ژیان لێ هەیە و ژیان لێ دووبارە بووە بەسپا وەکو هون حەمی زانن شنگالەکە یا وێرانش کارەساتێکی خلاص بووە ئەوە سەرێ دو ساڵایە خەلکێ بێ شنگالێت جۆر و جەفای جینۆسایدکردنێ دەژیتێن ژیانە ئاوارەیی بێسەروبەری پەریشانی ئێخسیربوون کوشتنا بکۆم ئەوە هەمی ئەگەرن وان ئەگەرە گەلک ئێش و ژان پشتخۆبە هێلانە ئیرۆ بەرەبەرە ڕاستە ژیان شنگالێ ڤەتگەڕا قوتابخانەی شنگالێ تێنەڤەکردن ئیدارە شنگالێ بەرەبەرە مژولێ کارێ خۆیە بەس مخابن مرۆڤ کارە بێژە هەن ئاستەنگی و ئالۆزە سیاسی هەنا سیاسەتە ترساندنێ بکارتی زۆر باشە سیاسەتی ترساندن پشتی دەمەکی دیکە من بەحەز دەکەین بەس نوکە من دەخوازم بپرسم بەڕێز شێخ شامۆ ڕێژەیەن ڤەگەڕینێ خەڵکی سڤیل بۆ شاری شنگالێ چەندن؟ ئەگەر زانیاریەکێ دەفتە هەبی ڕێژەیە وان چەندن سەدا چەندن؟ تەخمین کەم حتا 40,000 خەلکێ مال ئیرۆ شنگالێت ژیتن نوکە 40,000 کەس جارێکی دن ڤەگەڕینە شاری شنگالێ بەێ بەڵێ نەل شارێ شنگالێ مرۆڤکارە بەژە پرانیاوانە باکۆرە شنگالن دەبەرە سونونێ و سەرێکیایی چونکە باژێر نەی هاریکارە بۆ ژیانێ شارێکی وێرانە بەڵێ نوکە دەردۆرە شار هەنا قوتابخانە هاتنەڤەکردن خەلکێ مەل وێ دەرەژیتن بەێ یعنی پرۆسەیە پەروەەردە خوێندن وان دەڤەرێ دەستپێکریە یاخودنا؟ بەێ پرۆسە پارژی هەبوو پارژی قوتابخانە پەروەەردە شنگالێڤەکردن ئیساڵە بەلکی باشترژی ڤەکەل گۆر هەبوو ناوی خەلکی گۆر ڤەگەریانەوی خەلکی پەروەەردەیە حازرە بواجبە خۆڕابە بەڵێ یعنی تو دزانی ئەو دەڤەر بە تەمامی زەرەر هاتی نەکردن قوتابخانە هەمی ڕووخانە
ڕەوشێوان بە تەمامی تێک چوونە ینی چاوان نوکە جارێکی دن پرۆسەی خوێندن دەست پێ کردە ینی قوتابخانە هەنە مامۆستا هەنە کتێب هەنە هیچ پرسەکی وسانینە؟ آخر نل ئاستێ پێویستە لێ ئەو تشتێنەوە هاتی کرێن چێ مؤسساتت حکوومەتێ چ دەستگای بارزانانی یە خێرخواز بۆ ئارزاقەژی و بۆ ئاواکردنا قوتابخانەژی درێغی نەکردە سنتەرێخۆڤە کردە شنگالی خزمەتاوی خەلکیت کە هەندی تێ ژیان باشترەش ڕووی پەروەردێەوە و ژگەلە ڕووی دیتر بەژی ئەو خەلکی لێ دەرێ ژیانەوان بەرەبەرە باشترە. بەێ هەمی کەس دەزانی ینی شنگال بووە قوربانی دەستی تیرۆرستان بووە قوربانی دەستی داعش ینی نوکە هەندێک خزمەت گوزاری هاتی نەکردن بۆ دەڤەرە شنگال عەجەبە ئەو خزمەت گوزاری وەک پێویستن بۆ خەڵکی شنگال یاخود لە ئاستە پێویستدانینە vê دەمیدە. ئەکید ئاستێ پێویست نینە دەڤەرێکە وێرانکردی سەردەستێ دژمنێکی یە تاڵانکردی وان خەدەماتێت سڤک نایە برینێوان نایەنە دەرمانکردن و ئەڤەژی ئەرکێکی عێراقی بوو چونکە میزانیاوێ دەڤەری حتان هۆژی سەرب عێراقی وەیە دویا عێراق واجبێ خۆڕابە ئەڤا سەرێت دو ساڵە ناحیە سنوونێ شەمالێ شنگالێ ئارام و یا ئازاد مەسترین ناحیە سەر ئاستی عێراقی حتان هۆژی حکوومەتە عێراقی خۆتێنە گەاندە ناحیکە عێراقی هاریکاریەوان بکە بەلکی بۆ گەیارە هەمە هەرزوو سەرۆکی حکوومەتی قەستە گەیارە کروژ نێزیک بە ڕەوشەواندیت و هاریکاری گەاندەوان ئەوە خۆبخوا مخابن حکوومەتە عێراقی دڵخۆش نابە خزمەتەمە بکە ئەو تشتێت تێتەکردن حکوومەتە هەرێما کوردستانی و دام و دەستگایت کوردستانینە. باشە چما حکوومەتی عێراق وەکی گەیارە خزمەتە شنگال ناکە ji ber çi عەجەبە ینی چونکی êzîdî Kurdî resenî Kurdin yanî mesele çi ye siyasetê حکوومەتی عێراق cuda digel geyara digel şingal cuda siyaset dike ew siyaset بۆ çi vedegerî؟ ئەڤە بەگەرە دیرۆکێ درێژیا دیرۆکێدا حکوومەتی عێراقی دوو هەف هاتنە سەر کورسی مەخۆشی و ژیانش عێراقی نەدیتە هیچ بلی تەپەسەریە و تعریبکردنێ و ماڵوێرانیە ئەف فەرمانە بسەرمەدە جیهاتی دیسە بچەکێ جێشێ مالکی بوو ئەوێت چون خۆدە مووسل هێلایی مینە مەسرحیەکێ ناوبەینا شەو و ڕۆژێکێدا داعش بوو دەوڵەتەکە مسلح و ئەو هێرشە هۆڤانانی سەر کوردستانێ و ئەو گورژێ دژوارێ ژعرکردی الکۆک و کەونا ئێزدیادا ماکی بوونیە پێل ناموسا ئێزدیاکردی شنگالێ مانە ئەو عەرەبێ شوفینی بوونیە یەل عێراقێ مخابن مەوان عەرەبە پێک بە دەنگدا بوو دستورێکی دوی دستوریدا دینە ئێزدیا دینە سێیە فەرمی بوو دینێمە ناز نەکردن هاری داعشکردن و ئەو زۆرداریە مەزڵمەکردن ئەوە خۆبخوا مەشخۆ حەسێب ناکە عێراقت بیام خۆتێ بگەینن ئەم دەبرێت 140 ئاخەمە ئاخا کوردستانەیە جوگرافیەتەمە جوگرافیەتە کوردستانەیە قوربانیمە کوردستانی ڕەبوون شۆڕش مەجبوونا کوردستانێت کرد شنگالێ لەو مایرۆ عێراق پشتا خۆت دەمەت زانە دەبرێتمە دەبرێت کوردستانێنە و نەدەبرێت دوانن و سێ هەلبژاتنێت پەرلەمانی عێراقی هاتن بەرچاوێ عێراقیە دەنگێ شنگالێ بۆ هەف پەیمانیا کوردستانێ بوو ئەوە هەمی ڕیسالەنە بۆ عێراقە لەومانێ دلێوان خۆش نابە هاریکاریاما بکەن مەبیڤیا کوردستانی بەدێنن و ئەرکێ کوردستانی هاریکاریاما بکەن. زۆر باشە نوکە دیوان ڕەوشێدا چ پێویستیەکێ هەرە زەرور هەیە بۆ خەڵکی شنگالێ دەف حکوومەتی هەرێمی کوردستان بێنە جێبەجێکردن بەڕێستان وەکی نوێنەری ئێزیدیەکان لە دەڤەری شنگال دەگەلمەدە ئاخابن ینی پەیامێوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بزوویی ئەو خزمەت گوزارین بۆ دەڤەری شنگال بێتە جێبەجێکردن چییە؟ وڵی بەردەوام پەیامامە بۆ مؤسساتت کوردستانی و حکوومەتە هەرێما کوردستانی و جەنابی سەرۆکی حکوومەتێ ئەوە تشتێ ممکن بە بۆ شنگال بێتە کرندا ئەف خەلکە بەرەبەرە بەگەرە سەر جیوارێخوا ئەم زانن ئەموێ بەرهنگاری دوو شەڕێت مەزم بوونە شەڕێکی تیرۆریە و شەڕێکی ئابووریە و قەیرانە دارایی سەر کوردستانی داهاتیە لێ ئەم نەچارن بەردەوام پەیامە خۆ بگەینن ئەگەر هەندێک خزمەتێک گرێدای ژیانە ڕۆژانە بۆ خەلکە شنگالێ نەگەهێن ئەف خەلکە ئاستێ پێویست نکارە بەگەرە سەر جیوارێخوا و بەردەوام پەیامە سەرۆکی حکوومەتی ئەوە
ئەموێ هەولادن و بزاوادن و بەردەوام لەسەر خەتێنەک و ژیانەکە خۆشتر شنگالەکە نوژەنتر بێتە ئاواکردن ئەوژی هاریکاریەکە نێودەوڵەتی بۆ ڕەت و هاریکاریەکە مەزنە یا عێراقیژی واجبی عێراقیە بۆ ڕەت بێت ئەگەر هاریکاریەکە مەزن بۆ کوردستانی نەیەتەکردن بارێکی گەلێکی گرانە کوردستان تنێ نکارەوی باری هەلگرە باش دیارە برینی ئێزیدیان کوردانین ئێزیدی لە دەڤەری شنگال برینێکی گەلک ینی سەختە و نوکە خەڵکین ئێزیدی دخوازن ینی بڕەحەت بژین بۆ ماوەیەکی گەلک درێژ بەس لە واقعدا ململانەیەکی حزبی هەنە درناوبەرە کوردان حزبین کوردی لە دەڤەرە شنگالێ ئەو ڕکابەرێن حزبی دناو ئەو حزب زێدەتر ئاڵایەن حزبان لە دەڤەرە شنگال هەنە ینی ئەوە خەڵکی شنگال ناڕازی ناکە لە سەروان هەڵوێستێ ئەوان چ دەخوازن چ دەفکرن وڵا مخابن خۆزی هەڤرکیە حزبیش بۆنا خزمەتە خەلکێ شنگالێ بە نەش بۆنا خاپاندنا خەلکێ شنگالێ بە ئەو هەڤرکیە سیاسیە تێتەکردن بڵام ئەس زەڵال باخبم هەڤرکیە لەگەل پارتی چونکە گوناهێمە نینە ئەگەر جوگرافیەت ئەمە ئەمانەتێ پارتی و عەدالەتە بارزانی بە درێژیا دیرۆکێدە و شۆڕەشی ئەمە لەگەل پارتی بن گوناهێمە نینە ئەگەر دەڤەرێت مە قوربانی پارتی ڕەدا بن گوناهێمە نینە ئەگەر پرانیا دەڤەرێن بەهدینان پرانی پارتی بن ئەمێزدید نافدا ئەف شەڕەت تێتەکردن بزاوا بەڕۆڤاژیکردنا ڕاستیا تێتەکردن بزاوا سارکردنا عەلاقاتێ ئێزدیا لەگەل پارتی تێتەکردن تنێ ئارمانجێ ئەوە ڤەقەتاندنا ئێزدیاش کوردستانێ ئانکو ڤەقەتاندنا وانش پارتی ئەڤەیە ئارمانجێن مخابن هەندێک لایەنی سیاسی بەڕێز شێخ شامۆ ینی یا vê بێوجدانیە لەگەلمە نەکرد چونکە بلا سەر پەریشانیامە بازارە سیاسی نەکەن باش بەڕێز شێخ شامۆ ینی تەمامی دەڤەرین کوردستانێدا هەمی بارەگەیان حزبی هەن یەکێتی هەن پارتی هەن شوعی هەن هەندێک جار بارەگەیان دنین پارتی کرێکارانی گەلی کوردستانیش هەن چما لە تاخێوە لە دەڤەرێوە ینی ڕکابەرێن حزبی زێدە توندن ینی گەلک جار هەستێ کوردایەتی لە دەڤەرێوە نزمترە لە هەستێ حزبایەتی ئەو ڕکابەری ji ber çi ye تزانی کە کامیران ئەوخوا وسا ڕفتارە لەگە ڕەوشا ماڵ شنگالێت تێتاکردن حەچک و شنگالش نو پەیدا بووە شنگال قەزایەکە دێرینە عێراقیە لەگۆر دەستوری عێراقیت بیا مادە 140 بەگەرە کوردستانێ ئەوێ شنگالێت وان 11 ساڵن ئازادبوونێ دەش 2003 وەرە موسساتت خۆ ئاواکردە موسساتت منتەخبن چ مەجالسێت پارێزگە هەیە یانژی قەزایە یان ناحیا و شارەوانیا یان موسساتت دیتر ئەوان پارتیên جەنابێتە ناوێ وان ئینایە ئەوان پارتیە هەمیە نۆرمال مقەڕاتێت خۆ هەبوون ڕێخستنەکە بوو ناوێت تەفدا ڕێخستنە یا سەر پەکەکێوە بوو ئیجازەش عێراقی هەیە ئەوە هەمیت هاتنە انتخاباتە بەس ئەو مؤسساتنۆ الوێ دەرێ هەمی پرانی پارتینە و حاکم شنگالێ بەری ڕوودانە حاکم وەکو حزب پارتی بوو لەوما ئێزیدی مەسئولەتە مصیبەتە خۆش پارتیت خوازن مەغدوریا خۆش پارتیت خوازن مخابن ئەو لایەنە دیە سیاسی محاولێتکەن مصیبەت بۆ پارتی بە دەستکەفتە شریک سافی بن ئەو لایەنی سیاسی تو بەحسی کیژ لایەن دەکەین ئەگەر تو بڕاشکاوی ناوی ئەو لایەن بۆ مەبێژی ئەو لایەن کیش لایەنە تو دەبێژی کەکو ئەف دەستێوەردانە ئەمە ڕاستی بێژم برادرت پەکەکێ لەگەڵوان چقێ ناڤال خۆتکن هەمی گرێدایت پەکەکێنە وەختێ بن کراسی هاوار هاتنێ هاتی شنگالی گوتە مەلاوارەوە هاتنە مەخوا قەردار زانی وەکو برایت مە کوردن هاوارە هاتنە بەس پشتی سەر ئەردێمە ڕفتارێ واندیتی و حتا ئەڤڕۆژی نیشانێت ئاسێبوونێنە شنگالێدا نیشانێ هەندێنە بەشکەرایت بژن ئەمرێ بەغدایە هاتنە و شنگال گرێدای بەغدایەیە نیشانێ هەندێنە ئیدارە شنگالێ قبول ناکەن نیشانێ هەندێنە نەلگەل هەندێنە استقرارە شنگالی باشە چاوەڕێ دەکەی ینی ئەو ململانێ بڕێن ئاشتی بێتە چارەسەرکردن بەڕێز شێخ شامۆ هیڤیا من ئەوە زمانێکی نەرم و شێوازێکی ئاشتیانە بێتە چارەسەرکردن
وما gelek cara ma hîvîş pekekê kirine eger hûn Kurdin û hûn wefadarê qurbaniyet me û ew serê me hatî em hîvî dikin şingala me şûn de bihêlin şingal neye bêxudana ne pawanekî bêxudana şingala şingaliya ye زۆر باش berînho şingalê biryara xwe daye û şingal coğrafiyeta başorê Kurdistanê ye زۆر باش نوکە gelek ئاخافتر لەسەر داهاتوێ دەڤەرە شنگالە gelek جار بەحسێوێ دەکەن سەرکردایەتی هەرێمی کوردستان دەبێژی me dixwazin îdareka serbexwe devera şingal hebî li îdareyê parêzgahê neynەوە hûn wek xelkî deverê şingal wekî Kurdên êzêdî bo ew siyaset çi dibêjin bo ew dawakarî çi dibêjin Cara şingalê ne duhiyekî cuda hebû ne evroyeke cuda heye ne ayîndekî cuda heye şingal coğrafiyeta Kurdistanê ye û îro germgerma gotina azadbûna Mûsila û ev deverê me devereke استراتîjiya mîna qewsekê li derdorê Mûsil û hemî mikewnatê ayînî û netewîl vê deverê dijîn û mikewnê herê mezin êzdî ne eger hat û nexşel vê deverê guherînek tê de çêbû şingalî tecrüba şingaliya ew serê şingaliya hatî têra hindê dike şingalî reş û spî ji hev cuda bikin berî niho daxwaza şingaliya ew bû eger şingal bibte parêzgah niho jî daxwaza şingaliya ew e şingal bibte îdareka zatiya serbixweya serb Kurdistanê ve eger hesma mesîr neyête kirin û şingal bibte parêzgaheke helawîstî dîsa navbeyna Iraqê Kurdistanê de dîsa malwêrînaneke dîtir e şingalê re Viya hesma coğrafî bête kirin û şingal bibe parêzgeh serb Kurdistanê ve eva daxwaziya piraniya êzdiyaya û eger in grûp hebin bizavê bikin şingalê li gel Bexda be ev grûpa ji berî hatina Daişî girêdayî Bexdayê û hevpeymanê hindek partiyên şûfîniyên Ereba bûn. باش ئەگەر بە کورتی بەرسڤە من بدەی دیارە بەری چەند ڕۆژێک دوو کارمەندên دەولەتê وەزارەتê هاتینە تîrorkirin هاتینە کوشتن yani ta nûka zêde yani zêde diyar nîne tîrorkirina wan kuştina wan aya acaba ew milmilaneyên siyasiya sebebeke diyar hene Rasta em dilgiranin û dilgiraniyeke seranserî navê êzdiya xastan şingalê peyda bûye kuştina van her du karmendê bêgunehên xelkên doheka wadîna û doheka xizmeta şingaliya kirî şingalî gelek pêt muhricin û pêt tengavin em şermezar dikin vê reftara hovaneya bêna tîrorê jê tê ev her du bêguneh hatine revandin û vê şêwazê hovana hatine kuştin ew xwe şehîdê dime şehîdin ekîd ev destêwerdana siyasiya nahê li istiqrarê şingalê peyda bibe ev siyaseta tirsandinê ye ev rîsaleya bû xelkê me da xelkê me nevegere ser cîwarê xwe yani ev kuştina van her du mirova xwe bixwe dirbeke dijwar el şingaliya dikeve ji berî kes û karê wan keve بەڵێ شێخ شامۆ شێخۆ سەرۆکی سنتەری کللتوری و کۆمەڵایەتی لالش و هەروەها ئەندام پەرلەمانی ئێستایی پەرلەمانی کوردستان کە بە شێوەکی ڕاستەوخۆ لە پارێزگای دۆکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدە بمێنن بە خێر و خۆش.